باتەوەری دۆم لەگەڵتان بەردەوامین کە بەرگەی تەندروستیمان بۆ ئامادەکردەوە باز لەو تەکنیکە نوێی ڕاستکردنەوەی دانجەکەین بزانین تەکنیکە نوێدا چییە و چۆن ئەنجامەدرێت و بۆ کێ ئەنجامەدرێت ڕێنمایەکان چین دوایی کە تەکنیکەی ئەم نوێ بۆ ئەم نەخۆشەکە یاخود بۆ ئەم کەسە ئەنجامدرێت بێگومان گفتوگۆ زیاتری ئەم بابەتەکەم وردەکاری زیاتر وەردەگرم کە دکتۆر سیروان عەبدوڵڵا بسپۆڕی نەخۆشیەکانی دامشقی ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە. سڵاو لێبێ دکتۆر، سپاس بۆی کە لە بەرنامەی بەیانی باش کوردستاندا لەگەڵ ئێمەدا بەشداری. ئەمەوێت باسێکی لەم تەکنیکە نوێی ڕاستکردنەوەی دانمان بۆ بکە ئەم تەکنیکە نوێ چییە، چۆن ئەنجامەدرێت؟ سڵاو لە جەنابەت، بەیانی جەنابەت و بەیانی ستافی NRT و بینەران و هەموو خەڵکی کوردستان باش بێت. وەڵا ڕاستیەکەی ئەو تەکنیکە بە ئۆرتۆترۆپیکس ناسناوە، ڕەنگە با بڵێن لە کوردی تەرجمەکی با بڵێن وازحمان نەبیلۆی وەکو مستەلەح وەکو زاراوە، بەڵام خۆی تەکنیکەکی نوێیە جیاوازی لەگەر با بڵێن باقی تەکنیکەکانی تکەی ڕاستکردنەوە ئەوەیە کاتێک کە پێناسەی دەکەین دەڵێن ئۆرتۆترۆپیکس بریتیە لە ئاراستەکردنی گەشەی دەم و چاو، یعنی کە با بڵێن دەم و چاو دەمانەوێت ئاراستە بکەین. طبعاً بەو ئاراستەیەدا دەیبین کە پێمان وایە بە پێی فەلسەفەی ئۆرتۆترۆپیکس پێمان وایە ئاراستە ڕاستەکەیە، ئاراستە باشەکە و جوانەکەیە. خۆی وشەی ئۆرتۆترۆپیکس لە دوو بەش پێک دێ لە بابرین وەکو زاراوە ئینگلیزیەکە، وشەی ئۆرتۆس لەگەڵ ترۆپۆس. ئۆرتۆس بەمانە وشەیەکی گریکیە طبعاً، بەمانە ڕاست، بەمانە تەندروست دێ، و ترۆپۆس بەمانە گەشە دێ، یعنی وەکو گوتمان بەواتە گەشەیەکی تەندروست لە بۆ دەم و چاو. ئەو گەشە تەندروستە گەرنتی دەم و ینی ددانەکی ڕاست دەکات. با بڵێن وەکو گوتمان بابەتەکە تەنیا بریتی نییە لە ددان، بابەتەکە بریتیە لە جێڕانەوەی هاوسەنگی لە بۆ دەم و چاو، با بڵێن کە بەشێکی زۆری منداڵانمان بەداخەوە یعنی لە کێشەی هاوسەنگی دەم و چاو دەناڵێن. باشە، ئەو تەکنیکە تازەی کە تۆ ئەنجامدا زیاتر ئەو ئۆرتۆترۆپیکسە بۆ منداڵان بەکاردەهێنرێت، ئەو ڕاستکردنەوەی چۆن دەبێت، ئەو هاوسەنگە چۆن ئەگەڕێتەوە بۆ دەموچایی ئەم کەسە، واتە تەکنیکەکە لە دەمودانی ئەم کەسە بەکاردەهێنرێت ڕاستەوخۆ دەموچایی ئەگەڕێتەوە، مەبەستت چۆناییە؟ خۆی وەکو گوتمان کە پێناسەی دەکەین ئۆرتۆترۆپیکس بریتە لە ئاراستەکردنی گەشەی دەم و چاو بەرەو گەشەکی تەندروست. تەکنیکەکە لە ڕێی قالبی متحرکەوە ئەنجام دەدرێ، یعنی وەکو گوتمان زیاترین کەس کە سوود لەو تەکنیکە وەربگرێ منداڵانن، چونکە ئەو منداڵ با بڵێن لە قۆناغی گەشەکردندایە، چ دەم و چاوی چ بەژن و باڵای. شێوازی گەشەکردنی بەژن و باڵا دیارە، یعنی منداڵ ئێسکی درێژ عادەتەن لە هەردوو سەرەکەیەوە گەشە دەکات، بەڵام کێشەی دەم و چاو ئەوەیە هەتا ئێستا ینی لە ڕووی زانستی 100% دیار نییە ئەو هۆکارانە چین کە گەشەی دەم و چاو دیار دەکەن. کە دیار نەبی با بڵێن ئۆرتۆترۆپیکس لە ڕێی هەندێک قالبی متحرکەوە کە لە ناو دەوی منداڵەکەدا دەندرێ، هەڵدەستی بە چاکردنی هەر یەک لە شەویلاگەکان، شەویلاجی سەرێ چ شەویلاجی خوارێ جاری یەکەم، ئەوانە با بڵێن قەوارەیان، و پاشان پەیوەندیان لە قۆناغی پاشتر پەیوەندی ئەو شەویلاگانە چا دەکرێتەوە. بیرۆکەکەی ئەوەیە. باشە، گەربێت تۆ ئەو ئۆرتۆترۆپیکسە بۆ ئەو منداڵە دابندرێت، چۆن منداڵەکە لەگەڵیدا ڕادێت لە هەمان کات هیچ گرفتێکی بۆ دروست دەکات بۆ منە لە کاتی چالاکی ڕۆژانە یاخود خواردنی ئەم باوەتانە هیچ گرفتێکی بۆ دروست دەکات؟ وەڵا ڕاستیەکەی گرفتی دروست دەکات، بڵێ ڕەنگە بیدایەت کە قالبەکەی لۆدادەندرێ گرفتی دروست دەکات، بەڵام لە بابرین پاش فترەك ڕەنگە پاش چەند ڕۆژێک پاش هەفتەك ڕەنگە 24 ساعتی یەکەم 48 ساعتی یەکەم ئیزعاجە، یعنی کاتی دەوێ پێویستە داکوباب لەگەڵ منداڵەکەیوی هەتاوای لێدێ منداڵەکە لێ ڕادێ، کە لێ ڕاهات بە ئاسانی دەتانی نانی پێ بخوا، بە ئاسانی دەتانی قسەی پێ بکە، یعنی کێشەی لۆ دروست ناکە. ئەمە بابرین ژمارەی زۆر نەخۆشمان لەبەردەستە کە
چارەسەریان دەکەین لە تەمەنی جیاواز ڕەنگە لە ینی نزیکەی 6 ساڵ 6 ساڵ و نیو دەست پێ دەکەین بە چارەسەر نزیکەی تا 25 ساڵی دەتانین بڵێن سوودی هەیە طبعاً چەندە تەمەن گەورەتر بی سوود وەرگرتن لەو تەکنیکە کەمتر دەبی ناڵێن سوودی نابی بەڵام سوودەکەی مقارنتن بە تەمەنێکی بچووکتر گچکەترە یعنی کەمترە سوودەکەی. باشە ئەی ئەوانەی کە تەمەنیان بەرەو سەرەوە ئەگەر بێت ئەم تەکنیکە نوێ بەکار بهێنرێت بۆیان گرفتەکانی ئەوان زیاترە بێت لەگەڵ ژراکەوتۆ ئاماژۆ پێ کرد سوودی کەمترە بۆ ئەوان بەدیلی هەیە خۆی چارەسەرش دوور و درێژە ئەو ئۆرتۆترۆپیکس چارەسەرشی دوور و درێژە لایەنی کەم 3 ساڵ کاتی دەوێت لایەنی کەم بە زۆری لە ماوەینی 3 ساڵ هەتا 5 ساڵ کاتی دەوێت لەو وەختە لەو 3 ساڵ تا 5 ساڵە ساڵ و نیوەک هەتا 2 ساڵ پێویستە ئەو قالبانە 24 کاتژمێر لە دەو بن بەڵام پاشتر کاتژمێری لە دەوکردنیان کەم دەبتەوە تا دەگاتە ئەو حەدەی بە تەنیا شەوان ینی نەخۆشەکە لە دەمی دەکات وەکو گوتمان کاریگەری هەیە زۆر جار با بڵێن نەخۆش هەبووە منداڵ هەبووە کە قالبەکەماندانە پەشیمان بیتەوە گوتیتی نامەوێ ئەو چارەسەریە ینی بەڵام ئەوانەی گەورەترن زیاتر کۆنتترۆلیان لە دەست خۆیانە کە قەرار دەدا ینی عیلاجکە عادەتەن بەردەوام دەبن لە عیلاج بە زۆری وەکو گوتمان سوودەکەی ناڵێن کەمە بەڵام ینی کەمترە مقارنەتەن بەوەی کە منداڵک چارەسەر دەکەین پێی وڵا سەردانیکردنی زیاتری تقریبان دەوێت لە گەورە بڵێ چونکە وەکو گوتمان ئۆرتۆترۆپیکس چارەسەری ینی ئەمە هەدەفمان بریتە لە چارەسەرکردن ددان ئەمە هەدەفمان بریتە لە چارەسەرکردنی ئێسک چارەسەرکردنی شەویلاک ئەو کێشانەی لە قەبارەی ئێسک هەیە ئەو کێشانەی لە پەیوەندی ئێسکەکان هەیە ئەمە لە ڕێ ئەو تەکنیکە نایەین ددان ڕاستیکەینەوە نەخێر ئەمە دێن فەراغی پێویست بۆشایی پێویست بۆ ددانەکان دابین دەکەین ددانەکان خۆیان ئەو توانایی تێدایە کە خۆی ڕاستکاتەوە ببێ ئەوەی ئەمن هێزێکی زۆری لەسەر بەکاربین. بەڵێ دکتۆر ئەم تەکنیکە نوێ ئەم ئۆرتۆترۆپیکسە دەکرێت بڵێن جیازی چیە لە تەکنیکەکانی دیکە کە گربێت و لە ڕابردوودا بەکارهێنرابێت جیازی ئەمە چییە؟ تەکنیکەکانی تر بریتین لە تەکنیکی ڕاستکردنەوەی ددان ناوەکەیان بە خۆیانەوەیە ینی تۆ دەی بەواستەی هێزێکی ینی میکانیکی ئەو ددانانە کە لە بارەکی خوارن دەیانهێنی بە زەبری هێز ڕاستیان دەکەیەوە لەسەر خەتەکی دایاندنەی بەڵام وەکو گوتم لە ئۆرتۆترۆپیکس ئەمەشتی وا ناکەین ئەمە نایەین هێز بەکاربینین لەسەر ددان نەخێر ئەو هێزێ بەکاریشی دەینن هەدەفمان ئاراستەکردنی گەشەی ئێسکە کە ئێسکە ینی با بڵێن حەجم و بە قەبارەی ئێسکەکەمان چاکردەوە ئەو ددانانەی کە خوارن ئەو ددانانەی کە هیچ فەراغیان نییە ئۆتۆماتیکی فەراغیان لۆ دروست دەبی ئۆتۆماتیکی خۆیان ڕاست دەکەنەوە یعنی ئەمن ڕەنگە سەروی 100 حالەتم لە بەردەستە کە چارەسەریان دەکەم ڕەنگە لە یەکێک لە دوان پێویستم بۆی بوو هێز بەکاربیین لەوەی ددانێک لە شوێنێکی ڕاستیکەمەوە ماباقەکەی بە زۆری ینی خۆی ڕاست دەکاتەوە دێتە شوێنی خۆی بەبێ ئەوم هیچ ینی هێزێکی لەسەر بەکاربینم وەکو گوتمان چارەسەرەکە بریتە لە چارەسەری شەویلاک کە شەویلاکانمان چارەسەر کرد ئیتر ددانەکە خۆی ڕاست دەبتەوە ئەوە فەرقە جەوهەریەکەیتی با بڵێن ینی خۆی فەرقە ینی ئەساسیەکەشی کاریگەری ئەساسیەکەشی کە شەویلاک چارەسەر دەکەی هاوسەنجی دەگەڕێنینەوە لە بۆ دەم و چاو یعنی ڕەنگە زۆر منداڵ هەیە شەویلاجی خواری لە پێشە زۆر منداڵ هەیە بە عکسەوە با بڕێن شەویلاجی سەری ینی زیاد لە پێشە ئەوانە چارەسەرکردنیان لە زۆر تەمەن ینی قورسە یان هەندێک جۆری هەیە کە ئیلا پێویست دەکا بە ڕاستکردنەوە لەگەڵ نەشتەرگەری چارەسەر بکرێ ئۆرتۆترۆپیکس بەدیلی نەشتەرگەری و تەقویمە پێکەوە ینی ناتانم بڵێم 100% حالەتەکان چونکە بەشێک لە حالەتەکان ینی هۆکارەکانیان بۆ ماوەیە بەڵام ئەو حالەتانەی کە ینی هۆکاریان ئەوەی ئەمە پێی دەڵێن ئۆرل پۆسچەر باد ئۆرل پۆسچەر ینی بارەکی دەمی ناتەندروست ئەو حالەتانە هەمووی لە ڕێی تەکنیکی ئۆرتۆترۆپیکس چارەسەر دەبی ببێ ئەوەی خۆش مەجبور بی نەشتەرگەری بکات.
باشە دکتۆر تۆ لە قسەکان ئاماژە بۆ کرد گەربێت و دانی ئەم منداڵە یاخود ئەوەی ئەم تەکنیکەی بۆ بەکاردێ گەربێت و خوار بێت ڕاست دەکرێتەوە ئەم تەکنیکە بۆی بەکار هات لە هەمان کادەمیشە بازەوە دەکرێت منداڵان دانیان زوو دەکەوێت تا گەنە تەمەنێکی پێگەشت و دانی هەمیشەیان بۆ دێت ئەم هیچ گرفتێک بۆ ئەم بابەتە دروست دەکات گەربێت و منداڵەکە دانی بکە دووبارە دانی هەمیشەی بۆ بێت هیچ گرفتێکی بۆ دروست دەکات لە داهاتوودا گەربێت ئەم تەکنیکەی لە تەمەنێکی بچووکدا بۆی ئەنجام بدرێت نا بەعکسەوە کاتێک دەستکاری شەویلاک دەکەین ئەمە وەکو گوتم دەستکاری قەوارەی شەویلاک دەکەین کە قەوارەی شەویلاک گەورە بی و بۆشایی پێویست لە بۆ ددانەکانی هەبی بەعکسەوە ددانەکانی زۆر بەڕاستی و بێ کێشە دێنە درێت دانە دائیمیەکانی یعنی کاتێک کە دانە شیریەکانی دەکەوی خۆی کێشەکە لە چێدایە عادەتەن ئەمەکە یعنی تعریفی خواردبوونی ددان دەکەین دەڵێن بریتیە لە ینی نەبوونی تەنسیق نەبوونی ینی نسبە لە مابینی قەبارەی شەویلاک لەگەڵ قەبارەی ددانەکان گەورەترن لەو شوێنەی شەویلاک کە لۆی دابینکرایەت ینی شوێنیان نابتەوە جێیان نابتەوە ناچار ددانەکان دەکەونە سەر یەک و قەرەبارق دەبی ددانەکانی خوار دەبی بیرۆکەکە ئەوەیە ئەتوو کە شەویلاکت گەشە پێدا شەویلاکت فراوان کرد ددانەکان بە شێوەی تەبیعی هەر یەکەوتێتە شوێنی خۆی ببێ ئەوەی مشکلە لۆ هیچ لە ددانەکانی بکەیت تەنیشتی دروستکە باش لە سەرای قسەکان ئاماژە بۆ کرد گەڕانەوەی هاوسەنگیە بۆ دەموچاو یاخود ڕوخساری ئەو کەسەی کە ئەم تەکنیکەی بۆ ئەنجامدرێت ئەمێ بزانم ڕوخساری ئەم کەسە و هەروەها شەویلگە و دەمودانی ئەم کەسە و لەگەڵ هەناسەدانی پەیوەندی ڕاستەخوایان بەیەکەوە هەیە لە هەمان کاتێک ئەو ڕاستکردنەوەی بۆ ئەم کەسە ئەنجامدرێت تا چەند بەیەکیانەوە دەبەستێت و هەمووی بەیەکەوە خۆی پێشەچێکی بچووکت بدەمێ دەم و چاو با بڵێن شکلی دەم و چاو لە ئێستادا لە بەشی زۆری مرۆڤایەتی دوو بەشمان هەیە دوو زۆرمان هەیە ئەو دەم و چاوانەی بە باری درێژی گەشە دەگەن و ئەو دەم و چاوانەی بە باری گەشە دەگەن طبعاً کێشەی هەرە گەورە ئەوەیە ئەمە عادەتەن کە با بڵێن ددان خواردبوون وەسف دەکەین وەکو نەخۆشی دەڵێن ددان خواردبوون بریتیە لە نەخۆشی شار واتە ئەو کەسانەی لە شاردا دەنیشن زیاتر ددانیان خوارە یعنی پەیوەستە بەو مێژوەی کە مرۆڤ هاتیتە ناو شارەکان و لە ناو شارەکاندا دەژی یعنی پێشتر لە زمانی زوو ڕەنگە لە فیلمی دۆکومنتاری دەبینین کە لەسەرکی پیشان دەدا ئەو کە لەسەر عمری 8,000 سارە 10,000 سارە 7,000 سارە کە لە سەرەکە ددانەکانی زۆر ڕاستە زۆر جوانە وەکو ئەوەی تازە ینی تێلی ددان تەقویمی لێکراویتەوە ینی فەرقەکە ئەوەیە کە قەدیم ینی زمانی زوو ددان خواردبوون نەبووە باسی چەند هزار ساڵ پێش ئێستا دەکەم بەڵام لەگەڵ تەتەوەرکردنی ئینسان لەگەڵ ینی تەتەوەرکردنی ئەو با بڕێن وەسیلانەی بەکاری دێنی لە بۆ نەرمکردنەوەی خواردن وەکو کوڵاندن و پاشان دروستبوونی خواردنی نەرم وەکو ئەو خواردنانێک کە ئێستا بە زۆری مرۆڤ دەیخوا ماسوولکە بە شێوەی ینی با بڵێن خراپ گەشەی کرد چونکە هیچ ینی هیچ هێزەکی بەکارنانی لە بۆ ناوخواردن ئینسان کە ماسوولکەکانی خاو بوونەوە ینی کاریگەری لەسەر ئێسک بەکار بەجێدێلی ئەو کاریگەریە لەسەر ئێسک وا دەکا ئێسکەکە یعنی بپوچێتەوە لە جیاتی ئەوەی بە فراوان گەشە بکات دەپوچێتەوە و دێتە خوارێ کاتە خوارێ فراغ لە ددانەکان دروست با بڕێن فراغی پێویست دروست نابی و ددانەکان خوار دەبن لۆیە ئەمە وەکو گوتمان ناوی لێ دەنین خواردبوونی ددان ناوی لێ دەنین بە نەخۆشی شار ینی پەیوەندی بە ینی ژیان لە دەشت و دەر و لە شوێنی کراوەوە نییە بابەتی هەناسەدان و بابەتی گەشەی ڕاستی دەموچاو و بابەتی خواردبوونی ددان هەرسێکیان یەک پاکجن ینی ئەگەر بێت و ینی خی گەورە لوتی لە بۆ هەناسەدان دروست کردیە بەڵام ئینسانی ئێستا ینی بە زۆری کە هەناسەی دەدا دەمی کراوەیە ینی لە ڕێگەی دەم و لوتی پێکەوە هەناسەی دەدا طبعاً چەندە دەم کراوە بی ئەوەندە وەکو گوتمان ماسوولکەکان خاو دەبن ماسوولکەکان زەعیف دەبن زائیدەن خۆش کێشەک هەیە لە گۆڕێلۆیە کابرا لە ڕێی دەمی هەناسی دەدا ئەویش ئەوەیە بەشی پشتەوەی لوتی
تەسک دەبتەوە کە ناتوانانی بە تەنیا لە ڕێیلوت هەناسەی بدا کە بەشی پشتۆی تەسک بۆ ناچارە دەمی دەکاتەوە چونکە هەناسەدان حەیەویترین ینی بابرێن پرۆسەی ژیانە کەسێک لە هەناسەدان ڕاوەستا ئیتر یعنی ئەو کەسە بە مردوو حسابە ینی وەکو گوتمان کە هەڕەشە کە تەسەر هەناسەدانی مرۆڤ مەجبورە و ناچارە دەمی دەکاتەوە لۆ ئەوەی پارێزگاری لە هەناسەدانی بکە کە دەمی کردەوە دەم و چاوی بە باری درێژی گەشە دەکات ئەو باری درێژ گەشەکردنە دەبتە هۆی پوکانەوەی شەویلاگەکان شەویلاجی سەرەوە بەجاری یەکەم و پاشانیش لە قۆناغی دووەم شەویلاجی خوارەوە کە تابعی شەویلاجی سەرێ دەبی ئەویش دەپوچێتەوە و دانەکانی خوار دەبن ئەوە چیرۆکەکەیە بە شێوەیەکی دەست خۆش بێ دکتۆر هەر سەبارەت بەم بابەتە بۆ نمونە گەر بێت ئەم شەویلگانە خوار بێت یاخود پوکانەوە ڕووبات ئێوە لەو کاتەدا یەکسەر بڕیار دەدەن ئەم کەسە پێویست ئەم تەکنیکەنەوەی بۆ بەکار بهێنرێت یاخود چەندین گرفتی ترە بێبوونی هەبێت چەندین مشکنینی تر بۆی ئەنجامەدەن ئەو کاتە ئێوە بڕیاردەن لە هەمان کاتدا گەر بێت و تاکێک ئەم گرفتەشی هەبێت ئەم گرفتەی شەویلیەی هەبێت لە چ کاتێکدا بڕیاردەن کە ئەم تەکنیکەنوەیە بۆ ئەم کەسە بە هیچ جۆرێک ئەنجام نادرێت خۆی شەرت نییە هەر کەسێکمان دیت کێشە لە شەویلاجی نابا بڵێن لە تەمەنی گچکەی شەرنی هەر کەسێکمان دیت پێمان وابی ئەوە پێویستی بە چارەسەرە عادەتەن ئەمە مەسەلەن داکوباب کە دێنە لامان منداڵەکانی لە تەمەنێکی زوو منداڵ تەبعاً کە دێتە ژۆرێ یەکسەر ملاحەزەی دەکەین ئەوە ینی ئایا باری دەمی کراوەی هەیە یان باری دەمی داخراو کە بارە دەستەکەیە نسحەتی داکوبابیان دەکەین ئەمۆژگاریان دەکەین ینی هەوڵدەن لەگەر منداڵەکەتان پێی بڵێن دەمی قەپاتکە دەمی داخە هۆی ئۆرتۆترۆپیکس احتیمال دەکاتە سەر بابرێن بیرۆکەیەک وەکو فەلسەفە کە پێی دەگوترێ بە ئینگلیزی ترۆپیک پریمس ئەمن کە تەرجمەم کردتە سەر کوردی ناوم لێنایە باری دەمی داخراو ئەو بارە لە سێشت پێک دێ یەکەمینیان ئەوەیە لە حاڵەتی یعنی لە حاڵەتی قەپاتکردنی دەم زمان لە مەلاشوودا بندرێ لە بەشی سەرەوەی یعنی مەلاشوو بەشی پێشەوە بەشی پشتەوەی زمان طبعاً بەشی دووەمیان ئەوەیە کە ددانەکان ڕۆژانە لە مابەینی 4 تا 8 کات ژمێر ینی کۆنتاکتە بە یەکگەیشتنەکی خەفیفیان هەوی چونکە ئەوە دەبتە سەبەبی بیناکردنی ماسوولکەکانی دەموچاو سێمینیان طبعاً قەپاتکردنی لێوەکان ئەو سێیە لە تەمەنی گچکە ینی لە تەمەنی 4 ساڵ و 5 ساڵ ئەگەر بێت و داکوباب هەڵسن بە تەدریبکردنی منداڵەکانیان بەڕاهێنانی منداڵەکان لەسەر ئەو سێشتەی باسم کرد و لێ ڕابینی بە بەردەوام دەوی قەپاتکە بەبیری بینتەوە ڕۆژانە جارێک دوو جار چەند جار ئەوەی پێی دەکرێت ئەو منداڵە بەبێ ئەوەی هیچ دەستکاریەکی بکەین کە گەورە دەبی هەناسەدانی تەندروست دەبی دەموچاویشی جوان گەشەی دەکا و تدانیشی خوار نابی بە حیاتی یعنی ئەوە یەک لەوانەیە کە ئەمە منداڵێکی گچکەی شەرت نییە چارەسەری بکەین سەبارەت بەو بەشەی کە ئەگەر هەندێک کێشەی هەبی یعنی چارەسەر ڕاکرێ بە ئەکیدی تەمەن یەک لە ڕێگرەکانە هەندێک ینی تا تەمەنی تقریبا 11-12 ساڵی تقریبا دەتانم بڵێم هەموو حالەتێک چارەسەر دەکرێت بە ئۆرتۆترۆپیکس تا تەمەنی نزیک 10 ساڵ 11 ساڵ بەڵام لەوە بەدووە ئێسکەکان بەرەبەرە گەشەیان کەم دەبتەوە تا لە 15 ساڵی تقریبا یعنی گەشەی ئێسکی دەموچاو ڕادەوەستی یعنی بەنسبەتێکی زۆر ڕادەوەستی سەروی سەتانەوە هەت گەشەی کردیە یعنی هەموو حالەتێکمان پێ چارەسەر ناکرێت ئەمە حالەت هاتی تەلامان بەنیازی ئەوەی کە یعنی ئەمە ئۆرتۆترۆپیکسی لۆ بکەین بەڵام کە ینی فەحسی حالەتەکەمان کردیە پێمان گوتی ئەوە ئیلا نەشتەرگەری دەوێت تێپەڕگەلەوەی ئەمە بتوانین لە ڕێی ئۆرتۆترۆپیکس چارەسەر بکەین بەڵێ دکتۆر گرفتێک هەیە کە لەلایەن بەشێک لە خودی هاوڵاتیانی خۆیانەوە ئاماژەی پێکەن و باسی لێوە دەکەن لە کاتێکدا کە دانەکان ڕاست دەکرێتەوە دووبارە ئەگەری هەیە خوار بێتەوە یاخود خوار دەبێتەوە دارمان وێ باسی لەم گرفتەمان بۆ بکەی ئەمە چۆنە لە هەمان کاتدا ئەوانەی کە تەکنیکی ئەم نوێیان بۆ بەکاردی یاخود هەر بابەتێکی دیکە و چارەسەرێکی دیکە بێت ئەمە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە میشە باز لەو گرفتە دەکرێت خۆی ڕاستکردنەوە بە گشتی وەکو گوتمان بریتە لە هینانی هێزێکی میکانیکی ئەو هێزە لەسەر دانەکان بەکاردێ یعنی ڕاست دەکرێتەوە
ینی لە ڕاستکردنەوە کەمتر ئەمە ینی اعتیماد دەکەینە سەر با بڵێن ئەوەی لە واقعی ناودەمی نەخۆشەکە هەیە یعنی خوێندنەوەی لۆ ناکەین وەکو گوتمان لە ڕێی هێز ددانەکان ڕاست دەکەینەوە پاش ڕاستکردنەوە ئەو ددانانە کە ڕاستکرایتەوە تەسلیمی ئەو هێز و واقع دەکرێتەوە کە لە ناو دەم هەیە ئەو واقعە یعنی لەگەڵ تەمەنی ئینسانەکەیە هەتا هەیە و دەژی ئەو هێزەی کە بوویتە سەبەبی خواردبوونی ددانەکان دووبارە خواریان دەکاتەوە مشکلەکە لەوێدایە بەڵام ئەمە لە ئۆرتۆترۆپیکس کە نەخۆش چارەسەر دەکەین عیلاجەکە چارەسەریەکە دوو بەشە بەشی یەکەمیان ئەوەیە وەکو وتمان چارەسەری قەبارەی شەویلاگەکان دەکەین و بی فەراق لە بودانەکانی دروستبی بەشی دووەم چارەسەری عیلاقەی شەویلاگەکان دەکەین ئەوە با بڵێن ئەو ساڵ و نیوەیە کە پێی دەگوتری ئەکتیڤ فیس ئۆف تریتمنت ینی قۆناغی چارەسەری کارە قۆناغێکی کەمان هەیە کە پێی دوتی ریتێنشن یعنی هێشتنەوەی ئەو نەتیجەیە کە بەدەستمان هینایە لەو قۆناغە هەڵدەستین ئەو بارانەی دەم کە ناتەندروستن بە نەخۆشەکەی ترک دەکەین ئەویش هەل ڕێی قالب یعنی ئەوە نییە پێی بڵێن بە قسەش پێی دەڵێن و تەدریبی پێ دەکەین بەڵام لە ڕێی قالبیت کە تەدریبی پێ دەکەین تەنیا ینی هەموو بارە خراپەکان وای لێ دەکەین لۆی ئیزعاجە ناموریحە یەک باری لۆ دێلینەوە کە ینی مرتاح دەبی نەخۆشەکە پێی ئەو بارەش خۆی ئەو بارەیە کە ینی استقرار دەداتە حالەتەکەی و زەمانەتی خواردنەبوونەوەی ددانەکانی دی هەتا هەتایە بەڵێ دکتۆر گەربێت و منداڵێک ئەم ئۆرتۆترۆپیکسی بۆ بەکار هات ڕۆڵی دایک و باوک لێرەدا چی دەبێت لەوانەیە منداڵێک بێت تەمەنێکی کەمی هەبێت هەندێک بابەت نەزانێت یاخود هەندێک ڕێنمایی کە لەلایەن پزیشکەوە بۆی دادەندرێت جێبەجێی نەکات ڕۆڵی دایک و باوک لێرەدا چۆنە پێویستە چی بکرێت بۆ منداڵە وەڵا ڕاستیەکەی ڕۆڵی دایک و باوک دوو ڕۆڵی گەورەیە ینی یەکەمینیان دەکرێت داک و باوک ئەو ڕۆڵەی ببینن کە نێڵن منداڵەکە دەموددانی خواردبی وەکو گوتم لە ڕێ ئەو تەدریبە خۆی ئەوە ینی ئەو تەدریبەی باسمان کرد ترۆپیک پریمس وەکو گوتمان ئەو سێ نقطەیە زمان لە مەڵاشوبی لێوەکان قەپات ددانەکان بگاتە یەک ڕۆژانە 4 ساعات ئێستا بە مستەلەحێک ناوی لێندرا بە ناوی میوینگ هاشتاگەکە بگەڕێرەوە سەری لە یوتیوب یعنی خەڵکی گەورەش خەڵکی پێگەیشتوش بەکاری دەینی و سوودی گەورەی لێ دەبینی داک و باب دەتانن ینی وەکو گوتم ئەو با بڵێن میوینگە بەکاربینن لە بۆ منداڵەکانیان وەبی با بڵێن ددانەکانی خواردنەبی و دەموچاوی باش گەشەی بکات لە قۆناغی چارەسەر ئەمە ئەوەندەی تەرکیز لەسەر هەبوونی داک یان بابەچی ینی ملتەزیم دەکەین ئەوەندە ئەین تەرکیز لەسەر هەبوونی منداڵێکی ملتەزیم ناکەین چونکە ئەگەر داک و بابەکە لەگەڵی نەبن بە بەردەوام ڕاستیەکەی چارەسەرەکە فەشەل دەینی یعنی و بووە ینی حاڵەتمان هەبووە کە ینی داک و بابەکە نەیانزانیە و تعامل لەگە منداڵەکەیان بکەن نەیانزانیە ئەو قاڵبانی کە ینی منداڵ ئەتو ئەگەر ئاگات لێ نەبی ڕەنگە ئەو قاڵبەی بینتە دەرێ لە کاتێکدا پێویستە 24 ساعت ئەو قاڵبەدا بندرێ یعنی هاتیە نەخۆشمان هاتەوە لای قاڵبەکە فراوان کرایە بەڵام شەویلاجی فراوان نەبوو لەبەرەوەی چەند ساعاتێک یعنی هینای تێ دەرێ طبعا ئەوەش کێشەی دروست دەکات نایەلی با بڵێن منداڵەکە سوود لە چارەسەریەکەی ببینی لۆیە ئەمە زۆر تەرکیز لە هەبوونی بە تایبەتی دایک ینی دایکەکی ملتەزیم و دایکە کە حەریزبی لەسەر چارەسەرکردنی منداڵەکەی ینی ئەو دەست بە چارەسەرکردن دەکەیت باشە دکتۆر بابینە سەر ڕێنمایەکانی دیکە بۆ نمونەگەر ئێوە بڕیارتاندا تاکێک ئەم تەکنیکەنەوەی بۆ بەکار بێت پێش ئەوە ڕێنمایەکان چین لە هەمان کاتدا لە دوای ئەوەش گەربێت و منداڵ نەبێت تەمەنێکی پێگەشتووی هەبێت ڕێنمایەکان چین پێویستە لە دوای ئەوە جێبەجێ بکات لەسەردا باسمان لە هەندێک بابەت کرد لە ڕووی خۆراکەوە بەڵام بەشێکی دیاریکراوە تەواتی لایفستایلی ئەو کەسە دەگۆڕێت خۆی ینی ئەمە باسمان کرد گوتمان دوو بار هەیە لە دەم یەکەچیان باری دەمی کراوە کە هەموو بارە ناتەندروستەکان لە خۆی دەگری کابرا لە ڕێی ینی دەمی هەناسە دەدا ددانەکانی لە یەک دوورن لە حالەتی ئیسراحەت و لێویشی کراوەیە یعنی چەندە لێوی کراوە بی عادەتەن دەموچاو زیاتر بباری درێژی گەشە دەکات ئەوەش کێشێکی گەورە ئینسانەکەی دروست دەکات وەکو گوتمان بارەکەی تر بریتە لە باری دەمی داخراو یعنی باری دەمی داخراو
ئەو ڕێنماییەیە کە ئەمە ینی پێشی ئەوەی نەخۆشی چارەسەرکەین تێدەگەینین دەڵێن ئەمە ینی ئەتوو دەینینە تدریب پێ دەکەین لەسەر ئەو بارەی لە ڕێی قالب لە ئێستاوە ینی منداڵەکە خۆی دەتانی دەست پێ بکە داکوبابی دەتانن بەبیری بینەوە منداڵەکەی پێش ئەوەی ئەمە دەست بە چارەسەرکەین یعنی تدریب لەسەر باری دەمی داخراوە بکە. ئەدا چۆنە دکتۆر ئەم ڕاهێنانە چۆنە کە بۆ منداڵی دەکەن ئێوە خوان لە چیدا دەبینەوە و چەند ڕۆژ ئەم ئامادەکاری بۆ دەکرێت؟ ئەوەکو گوتمان لە قۆناغی دووەمی چارەسەر لە ڕێی قالب ئەو ڕاهێنانی پێ دەکەین قالبەشی لۆ دروست دەکەین ناتوانانی دەمی بکاتەوە هەر کاتێک دەمی بکاتەوە بریندار دەبی شەویلاجی خوارەی کە بریندار بوو جارێک دوجار دەترسێ ئیتر ناوێری دەوی بکاتەوە مەزبور دەوی داخە ینی فکرێ ڕاهێنانەکە ئەوەیە بەڵام دەکرێت ئەوانە بە قسە باسکەین لەگەڵ منداڵەکەی پێی بڵێن ینی بەداکوبابی بڵێن تەرکیزکەن لەگەڵ منداڵەکەتان ینی بەبیری بینەوە ڕۆژانە چەند جار ینی زیاد لە جارێک کە ینی دەمی قەپاتکە دانەکانی بگاتە یەک و لێوی قەپاتکە و زمانی بباتە مەڵاشوی ینی با بڵێن چیرۆکەکە بە گشتی ئەوەیە ینی ئەوەی بە مەزبوطی بکە چارەسەریەکە سەردەگری ئەوانە نەکە وەکو چۆن لە ڕاستکردنەوە فەشل دەینی و ددان خواردەبتەوە دووبارە لە هەمان شێوە لە ئۆرتۆترۆپیکسیش چارەسەریەکە فەشل دەینی بەڵام لەو کاتێک گوناحەکە لە ملیمە نیە گوناحەکە لە ملی نەخۆش و داکوبابێتی کە ملتەزیم نەبە بۆ ڕاهێنانە و بۆ ئەوەی بەبرین ئەمە پێشکەشمان کردێت. باشە منەمێ بزانم هەر لەو سەرەتاوەکەوە ئەم تەکنیکە بۆ ئەم کەسە ئەنجامێن بە هەمیەوە چەندێک دەخایەنێت بۆ نمودەکەی چەندێک کە بەتەواوەتی تەکنیکەکە کۆتایی پێدێت مودەکەی چەندێکە؟ 3 ساڵ دوای 3 ساڵ لا دەبرێت؟ 3 ساڵە لە دوای 3 ساڵ لا دەبرێت بڵێ خۆی ساڵ و نیوەک 24 کاتژمێر لە دەمی دەبێت ئەو قالبە ساڵ و نیوەکەیتر بەرەبەرەکەم دەکرێتەوە لە 24 کاتژمێر دەبتە 20 کاتژمێر دواتر دەبتە 16 دواتر دەبتە 12 دواتر دەبتە شەوانە بە تەنیا خۆی ئەو قالبە ینی ئەو قالبەی قۆناغی پاشتر ینی یەک وەزیفەی هەیە ئەویش ڕاهێنان پێکردنە لەسەر باری دەمی داخراوە طبعا عادة ئەمە خاصة ئەگەر ینی منداڵ چارەسەری بکەین ینی عادة پێی دەڵێن ئەگەر خەلاسیش بوو چارەسەرەکەت 3 ساڵیش خەلاس بوو حەزی لێبی لۆ خۆی دەتوانی شەوانە لە دەمیکە ئەو قالبەی لە ئۆرتۆترۆپیکس شتێکمان هەیە پێی دەگوترێت ماثیۆس ئیفێکت ماثیۆ کوڕەکی گەنجی نەخۆشە لە لەندەن چارەسەر دەکرێت لە تەمەنی 15 ساڵی چارەسەریەکەی خەلاس دەبی بەڵام قالبەکەی ینی لە دەم ناکاتەوە لێ ڕادێ لە قالبەکەی یعنی کە ئەو قالبە لێی ڕاهاتی بە مەزبوطی شەوانە ناتانی بەبێ ئەو قالبە بنووی چونکە ینی وات لێ دەکا بە ئیزباری دەمت قەپاتکەی و لە ڕێلوتت هەناسە بدەیت طبعا ئەو منداڵە پاشی 3 ساڵ پاشەوەی گەشەی ڕادەوەستی گەورە دەبیتەوە و لە عمری 18 ساڵی دەڕواتەوە سەر لە پرۆفسۆر جۆن میو دەدا لە لەندەن لەوێ پرۆفسۆر کە حالەتەکە دەبینی پێی سەیرە ینی دەڵێ ئەمن 3 ساڵ خەریکی چارەسەری بووم ئەوەندە گۆڕانکاریم هەست پێ نەکرد ئەوەندەی بەو 3 ساڵی تر هەستم پێکردی ئەوە چ دەکا داچی پێی گوتی ئەوە هەموو شەوان قەڵبەکەی خۆی لە دەو دەکا وەکو ئەو زمانەی ینی کە چارەسەر دەکرا بە تەنیا شەوان کاتی نووسن ماثیۆ گوتبووی ئەمە ناتان بەبێ ئەو قەڵبە خەوم لێ ناکەی یعنی باورین نەخۆش دەتانی پاش خەلاسبوونی چارەسەرەکەی دابنێ یعنی ئەمن نەخۆشم هەیە ینی خۆی عمری گەورەشە جاری یەکەم بە ڕاستکردنەوە چارەسەرم کرد پاش ساڵێک ساڵ و نیوەک حالەتەکەی گەڕایەوە مەجبور بووین بە ئۆرتۆترۆپیکس دووبارە چارەسەرمان کردەوە یعنی ئەو قالبە گوتی لۆ سەفرە چوینە دەرێ شەوێ مابوونەوە لە دەری هەولێرێ دوو شەو سێ شەو ئەوانە گوتی نەمدەتانی بنوم بەبێ قالبەکە یعنی لەبیرم کردبوو دەگو بە ئیزعازی خەوم لێ دەکات ئەو قالبەکە لێی ڕاهاتی ئاسانە لە دەوکردنی بە تایبەتی لۆ شەوان ینی نووسنەکی قوڵت پێ دەبەخشی لەبەرەوەی کە شەوان ینی مرۆڤ لە حاڵەتی نووسن ئەگەت 100 بەلووت هەناسە بدا ینی لووت طبعا هەمومان دەزانین فلتەرە زیاترین نسبەی ئۆکسجین لە ڕێلووت دەستە ژۆرێ لە ڕێدەم نسبەتێکی زۆری گازی دوانە ئۆکسیدی کاربۆنی تێدایە طبعا ئەو گازەوە دەکا ئۆکسجینی پێویست لۆ مێشک ناچی کە ئۆکسجینی پێویست لۆ مێشک نەچوو بەیانی یعنی کەسەکە هەڵدەستی لە خەو هەردەستی ینی هەست دەکا ماندیە تێرخەو نەبووە یعنی وەزعی ینی بەپێی پێویست نەخەوتیە بەڵام ئەگەر بەتەنیا لە ڕێلووت هەناسە بدا بە 5 ساعات 6 ساعات تەواو تێرخەو دەبی لە بەرەوەی
تەنیا زیاترین شت ئۆکسسیژین لە ڕێلووت دەڕواتە ینی ناولاشە و مشک. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر سیروان عەبدوڵڵا پسپۆڕی نەخۆشیەکانیتان بەشێکی ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بووی. زۆر سپاس بۆ جەنابتان. سپاس بۆ تۆش. چانێک وەرەگرین و هاگەڕێینەوە.